جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بەرهەمی خورما زووتر پێگەیشتووە. لەگەڵەوەیشدا وەکو باخەوانان و فرۆشیاران دەڵێن نرخی خورما لەم ساڵدا هەرزانترە بەراورد بە ساڵانی ڕابردوو. گلەیی ئەوەیش دەکەن کە حکومەت وەک پێویست هاوکاری باخەوانان و جوتیاران نەبووە. هسه موسم استعمران والبرحي عندنا جگە لە جۆری ئەستعمران و بەرحی لە ئێستادا زیاتر لە 30 جۆری تری خورما هەیە. ئەمساڵ نرخەکەی زۆر باشە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە کیلۆی لە 1500 دینار دەست پێ دەکات. سپاس بەخوا نەخۆشیەکانی دارخورما کەمتر بووە، ئەوەش بەهۆی قەڵاچۆکردنی لەلایەن جوتیارانەوە. هیوادارین حکوومەت وەک پێویست هاوکاری جوتیاران و خاوەن باخەکان بکات. كيلوين نبيع كيلوين ب4 كيلوين ب5. هاوڵاتیانی بەغداش دەڵێن سفرە و خوانی خێزانەکانیان بێ خورما نییە، ڕۆژانە لە زۆربەی ماڵەکان دادەنرێ و دەشڵێن خورمای ئەمساڵ زۆر باشە لە نرخ و تام و لەزەتی. العراقيين بصورة عامة المائدة مالتهم ما تخلى من أصناف التمور العراقية. عێراقیەکان بە شێوەیەکی گشتی خوانەکانیان بەبێ خورما نییە. خورمای عێراق چێژێکی جیاوازی هەیە. هیوادارم وەک چۆن ڕابردوودا عێراقیەکەم وڵات بوو لە بەرهەمی خورما دووبارە بگەڕێتەوە بۆ ئاستا، چونکە ئەوە بەدی دەکەین زۆرێک لە باخەکان و شکران و سووتێنران وای لێ هاتۆ خورمای وڵاتان دێتە عێراق. ئەمەش کەم تەرخەمی حکوومەتە، بە تایبەتی لە کاتێکدا زیاتر لە 100 جۆری خورما لە وڵاتەکەماندا هەیە. أكثر من 100 نوع عندنا بالعراق. بەپێی ئامارەکان لە ڕابردوودا ڕێژەی هەناردەکردنی خورما زۆر زیاتر بووە لە ئێستا، چونکە لە ڕابردوودا ڕووبەرێکی زۆری زەویەکان لە ناوڕاست و باشووری عێراق دارە خورما دایپۆشی بوو. لە ئێستادا بەهۆی سووتاندن و وشکردنی باخەکان بەرهەمی خورما کەمی کردووە کە عێراق جگە لە نەوت و گازی سروشتی خورما وەکو بەرهەمێکی سەرەکی هەناردەی زۆربەی وڵاتەکان دەکرد. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.